سڵاوتان لێبێ وم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری خەرمان لەگەڵتانم تەوەریەم بەرنمەیەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر زمانی کوردی و ئاریشەکانی بە میوانداری زۆر بەڕێز کاک عەبدوڵڵا ڕەسووڵی شارەزای زمان. کاک عەبدوڵڵا بەخێربێت. زۆر سپاس مەمنون بۆیەوە. کاک عەبدوڵڵا با سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین ئێمە وەکو نەتەوە خاوەنی زمانین. بێگومان ئێمە وەکو نەتەوەی کورد خاوەنی زمانێکی تایبەت بە خۆمانێ. ئەمەش بۆچی وایە نەکرد بۆ کورد بۆ هەموو نەتەوەکانێتری سەر عەرزیش زمانی یەکێک لە بنەماکانی بوون بە نەتەوە یەکێک لەو بنەمانەیە کە تۆ توانی کۆمەڵی خەڵکێکی لێ جیاکە بکەیتەوە لە کۆمەڵی خەڵکێکی تر بۆ مۆنایە تۆ بە پێی زمان دەتوانیت و سادەترین و یەکەمین پێوەرە لە بەردەست هەموو ئینسانێکە کە دەتوانێت بۆ نمونە فارسێک لە تورکێک ئینگلیزیێک لە فەڕەنسەویەک یا کوردێک لە عەرەبێک تورکێک لە فارسێک جیا بکاتەوە. خۆدە زمانیش بەرهەمێکی کۆمەڵایەتیە کە لە پرۆسەیەکی مێژوویە شکری کردووە لەسەر مەبنایکی لەسەر مەبنای ئەزمون و تەجروبەی ژیانی ئەو کۆمەڵە خەڵکە کە توانیوانە کۆمەڵی وشە کۆمەڵێک یاسا و قوانینی زمان بۆ تێگەشتن لە یەکتری و کۆمەڵی وێنە و تعبیری جیاواز لە دەوروبەر دروست بکەن وای لێی تێ بگەنە ببێتە بنەمایە بۆ لێک تێگەشتنە و لەسەر هەمان بنەمایش کورد لەبەرەوەی کە ئەوڵەن ڕێزمانێکی جیاوازی هەیە ڕێزمانەکەی و لەگەڵ ڕێزمانی هیچ کام لە زمانەکانی دەوروبەر یەک ناگرێتەوە. دوو تێکرا وشەکانی جیاوازی هەیە لەگەڵ وشەکانی دەوروبەرە مەبەستم تێکرا وشەکان ئەو وشانێکە وشەی کوردی نەکە وشانێکە ئێستا بەکارێدێنێ یا قەرزی کردووە جیاوازن و ئەو وێنانەی کە بە وشەکان دروستی دەکاوە ئەو تعبیرانەی کە بە وشەکان دەیکات جیاوازە لە ئەو وێنە و تعبیرانەی کە لە داینەتەوەکانی زۆر باشە. کاک عەبدوڵڵا مادەم ئێمە خاوەنی وەکو نەتەوەی کورد خاوەنی زمانی خۆمانین دەبێ بیش زانین کە ئایا خاوەنی زمانی ستانداردین تا ئێستا ئەم زمانەمان بووە بە ستانداردیان ئەگەر ستانداردە بۆچی وەکو پێویستدانی پیانەنراوە هۆکار چییە؟ سیرکە بەم پێشەوەی کە بچم سەر باسیەوەی کە ئێمە زمانی ئستعدادمان هەیە یا زمانی بنەمایەکمان هەیە یا زمانێکی حکومیمان هەیە هەرکەم لەمانە شتێکی جیاوازە. لە ڕاستیدا هەڵەتەی گەشتنێکی عام لە کۆمەلگای کوردیە هەیە ئەویش ئەوەیە کە بوال لە زمانی ئستاندارد تێگەشتوون کە ئەگەر تۆ دیت شتێکەکەیت بە زمانێک پەروەردە و حکوومەت و دەسەڵات ئیتی بەو مەبنایە کە سڕینەوەی هەموو زاراوە و بنزاراوەکانی ترە. بەڵام ئەمە وانە هاوڕان بۆچی وانەکە داناگیان سەیری زمانی ئاڵمانی بکە ئەو زمانێک کە بەکاری دێنن زاراوەی بێرلینە بەڵام تۆ بڕۆ بۆ فرانکفۆرت بڕۆ بۆ شتوتگارت بۆ شوێنەکانی تر تا ئێستاشەر بە زاراوەی خۆیان قسە دەکەن بەڵام لە مەکتەب لە حکوومەت لە خوێندن لە سیستمی ڕۆشنبیری تێکرای هەموو چیە زاراوەی برلینیە بەکاردێت. ئەمە نەبووتە هۆی سڕینەوەی زاراوەکانی تر. بەس بۆ تۆ پێ وایە لێرە لە با بڵێن لە کوردستانە ئەم هەڵە تێگەشتنە هەیە ئەم هەڵە تێگەشتنە هەیە ئەمە یەک دوو ئێمە یەک بە شتی تریشمان هەیە ئێمە زمانی ئستانداردمانەوێ زمانی حکومیمان دەوێ یای زمانی بنەمامان دەوێ هەر کام لەمانە فەرقگەسێت تۆ بڕوتێ ئیتالیا باسی زمانی بنەما بکە هەن زمانی ئستاندارد بکە خەڵک تێ ناگات چۆن ئەو تعبیرە لای ئەوان و ئەو شێوە کارکردنەوەن نییە ئەوان زمان لەهجەی سیسیلیان بەکار هێنا و کردیانە زمانێکی بنەما بۆ معنایەی کە هاتن زاراوەکە تریشیان تێکەڵ کرد و کردیان بۆ ئیتالیایی کە ئێستا هەیە بەڵام وسولی ڕێزمانی وشەکەیان لەسەر ئەمە داڕشتەوە. بەڵام ئەوەی کە واقعیەتە ئێمە لە هەرێمی کوردستان و لە چوارپارچەی کوردستانە پێویستمان بە زمانی ئستاندارد یا زمانی بنەما لەم قۆناغا نییە چۆن زمانی کوردی قوانین و سروشتی تایبەت بەخۆی هەیە. سێمە لە کام مەرحەلەیانە ئەزندا ئەوەش ئاسم ئەوەی کە ئێمە پێویستمان بە زمانێکی حکومیە سیاست ئیدارە پەروەردە ببێتە لەسەر ئەو مەبنا کارکە. بەڵام لە قەراخێ و زاراوە بنزاراوەکانی تریش گەشە بکەن و فرامۆژ نەکرێت.
ئەوە ئەتوانێت تۆ بڵێ زمانێکی حکومە بە مەبنا ئەمە کارەکان خۆی بەڕێگەوە ئەبا بەست. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستانە جیاوازە ئەوڵە خۆ پرۆسەی گەشەکردنی زمانی کوردی بە نسبەتی زمانەکانی تر جیاوازە. زمانی فارسی یا تورکی یا عەرەبی بڕیارێکی لە پشتە، یا بڕیارێکی سیاسی یا بڕیارێکی کۆمەڵایەتی. بۆ نمونە عەرەبی بڕیارێکی دینی لە پشتە. دین زاراوی قڕیشی کردووەتە بنەمایەک و ئەمە گشتێنراوە بەسەر هەموو عەرەبەکانەوە هەرکەس بێوێ لە یەک تێبگا لەسەر ئەم مەبنای زمانە قڕیشیە لە یەک تەیە گەنم عەرەبی قوڕیشی. تورکی شەمان بڕیاری سیاسی لە پشتە ئەوان نەک بڕیارێکی بەس تورک ئەلفبێ با بڵێن لاتینیشان هەیە. بەڵێ ئەوان ئەلفوبێ لاتینیان هەیە بەڵام وەکو زمانێمە قساکەین باسی ئەلفوبێمان. فارس بڕیارێکی ئەدەبی لە پشتە لە پرۆسێکی مێژوویە کار بەم زمانە کراوە هاتوون بەرفراوانیان کردو و گەشیان بێداوە ڕەنگە لە هەندی قۆناغا ڕەنگە پێ بڵێم ئەو زمانە فارسێکی ئێستا کاری پێەکرێ لە زمانی سەردەمی قەجەر تێ ناکەن. هاتوون دەستکاریان کردوون و بەڵام هەموو بە پرۆسەیە کاتێ حالیان کاکەم دێمە سەر زمانێکەکەین بۆ منە بنەماییە یان حکومی یان ستاندارد. زمانی کوردی ڕەوتێکی گەشەکردنی تەبیعی خەریکە تێپەڕ دەکا و ئەم ڕەوتە گەشەکردنە تەبیعیە بەکارکردن خەریکە بەکارکردن بە زمانەکە خەریکە زمانێکی حکومی دروست دەبێ یا زمانێکی ئستاندار یا زمانێکی بنەما خەریکە دروست دەبێ وشتیە لە ڕاستیە بە نووسین بەهێنانە بەرهەم بەکارکردنێکی زۆرتر بە کرمەنجی ناوەڕاست و بەو بەرهەمەی کە ئێستا هەر لەم کتێبخانە دەوروبەری خۆمانایێنێ هەموو بینە بۆتە هۆیەوەی ئەم زاراوە زیاتر لە زاراوەکانی تری کوردی گەشە بکە. ئەم شێوە زارەمە بەست بەڵێ زیاتر لە کرمانجی ناوەڕاست بەڵێ ناوەڕاست زیاتر لە زاراوەکانی تری زمانی کوردی گەشە بکە. بەس من لێرە پرسیارێکەکەم کاک عەبدوڵڵا هۆکاری با بڵێن ئاخێوەرانی شێوە زارەکان چییە لە ناو یەکتریە بۆ دروست نەبوونی زمانێکی ستانداردی کوردی؟ ئەنی ئەگەر لێرە و لەوێ ئاگاداربی بۆ نمونە هەر لە لوڕ و زازایەکان لە کرمانجیەوە بۆ ناوەڕاست لە هەموو با بڵێن شێوە زارەکان. ئەزانی من هۆکارەکە لە دوو شتەوینمەوە ترس و تێنەگەشتن. ترس چۆن تێنەگەشتن چۆن؟ ترس لاوەی کە ئەگەر من ئزندام بۆ نمونە وەکو هەورامیەک یا وەکو کەلهۆڕێک وەکو لەکێک وەکو کرمانجی وەکو زازایەک ئزندەم سۆرانی و ئەوەی کە ئێستا کرمانجی ناوەڕاست بەتایبەت کرمانجی ناوەڕاست ببێتە زمانی گشتی و بگەشتێت ئەبێتە چەکوشی سڕینەوەی من ئەبێتە چەکوشی لە بانسەرم و من دەسڕێتەوە وەکوی و من ناچانم بچم ئەو فێر بم و زاراوەکەی خۆم فێر نەبم. هەندێک کات کۆمەڵی کەسە گۆنە بەراوردکردنەوە باشە دێکی جیاوازیەکە من سۆرانی فێر بم یا فارسی فێر بم سۆرانی فێر بم یا عەرەبی فێر بم. ئەمە هۆکاری ترسە. هۆکارەکەی دوومیشی ئەمە ئاسم کوردی تێک نەگەی تێنەگەشتن و واقعیەتێکە تۆ ناتوانیت ئێستا بیت بۆ نمونە سێ چوادانە بنەما دابنی ئوسوڵی نیە یەکێکە بکەی بە بنەما لەلایەکی تریشەوە هیچ کام لە زاراوەکان ئەو خزمەتە و ئەو گەشەکردنەی کە کردیوێتی وەکو کرمانجی ناوەڕاستی ڕەنگە بڕڵم باشتر لە هەمویان کرمانجی سەرروو بێت کە ئەوە خزمەت نەکراوە. زۆر باشە کاک عەبدوڵڵا ئەمین زەکیبەک دەڵێ زمانی کوردی هێندەی بێچوە پشیلەیەکی لە ڕوو لاواز کرا و لاواز کراوە یعنی من و تۆ گەر بچینە ئەوڵێ ئەگەر بچیتە زۆر شوێن پێت عیبە بە زمانی کوردی قسە بکەن هەر بەجددی زمانی کوردی لە ئێستادا بەو شوەیە ئەمین زەکیبەک لە سەردەمی خۆی وتوێتی لە ڕوولاواز کراوە لە ئێستاە ئەو خۆناغێکە ئەمین زەکیبەکە ئەو قسە دەکات ڕاستە وابوو تۆ لەو قۆناغا ئەلفوبەیەکی ڕێک و پێکت نەبوو کوردی پێ بنووسیت لەو خۆناغا کاریگەری شعری فارسی و تورکی و عەرەبی زاڵ بوو هەر کامێکی بە مەبنایەک تێکەڵ بە ئەدەبیات بە شێوازی قسەکردن بەکاری ڕۆژانە بە هەمووی تێکەڵ ببوو هۆکارەکەشی چی بوو لە کوردستانە ئەو لەو قۆناغی پێش شەڕی جیهانی یەکەمدا زمانی کوردی زمانی سێیەمە زمانی دین عەرەبیە زمانی شعر و ئەدەب
فارسی بووە زمانی پەیوەندیەکان تا حدێک تورکی وە بۆ ئەوەی کە لەگەڵ ئەمە ڕێژێکی کەم بووەوەندە لە بەرچاو نەگیراوە بەڵام زمانی ئەڵم کە زمانی سێم زمانی نێو کۆمەلگا و جەماوەڕ و قسەکردنی ئاسایی کوردی بووە ڕاست یانە نە زمانی دین بووە وە نە زمانی ئەدەب بووە بەکاری بێنن ئەمە بووەتە زمانی خەڵکی ئامی و خەڵکی ڕەشۆکی و بە تەواوی بچووکەوە ئەوە شەزانین ئەم توێژە دینی و توێژی ئەدیب کاریگەریان لەسەر کۆمەلگادانەوە بەردەوام موشەی بێگانیان هێناوە و زمانە کوردەکان لەو قۆناغا لاواز کرد بوو بەڵام دوای قۆناغی ئەمین زەکی بەک دقیقان ئێستا ئەو حاڵەتە تێپەڕ بووەوە مەترسێ لەسەر زمانی کوردی نەماوە زمانی کوردی توانیوە کە بێتەوە سەر پێ خۆی بەڵام ئەو ترس و فۆبیایەوە ئەو نیگەرانیە دیسان لە مشکی تاکەکانی کووردا هەیە بۆ نمونە تۆ سێرکە سەبارەت بەچی ترس و فۆبیا ببوورە سەبارەت بەچی سەبارەت بە توانایی زمانە بەڵێ ئێستا تۆ زمانی کوردی گەشتوێت تا حدێک کە کتێبی فکری و فەلسەفی قورسی پێ تەرجمە ئەکرێتەوە بەبێ ئەوەی وشەیەکی زمانێکی تری تیامان بێ دایان نمونەمان هەیە دایان نمونە لە کتێبخانەی کوردی یا منەتوان مەسە دایان نمونە بێنمەوە کە وشە لە بەرهەمێکی 5,000 لاپەڕەیە یەک وشەی زمانی بێکارنەمەوە هەمووی کوردی بەڵام لە کاتێکە ئێمە خەونمان بەوە ببینی وتارێک بە کوردی بێت لەسەر ئەم بابەتە زۆر باشە هەبێت ئەمە لە کاتێکدایە فارس و عەرەب نەیتوانی وابێ ڕەنگە زۆر کەس ئێستا ئەم قسە من بە ئێغراق ببینن بەڵێ زێدەڕەویەکی زۆر سێدەکا وان نییە ئالێرە پێیان دەڵێن بە هەموو کەسان دەڵێن زمانی کوردی ئەو قدرەتەی هەیە و ئەتوانن بەراوردی کەن بەڵام ئەوەی کە هەیە بچووک سیرکردنی زمانی کوردی و ئەو ترس و فۆبیایی کە لە ڕابردووی زمانی کوردی هەبووە زمانی کوردی سەعیفە هیچ بەرهەمێکی نییە چینی کاری پێ ناکرێت ئەمە دقیقەن تا ئێستا لە دوای توێژی ڕۆشنبیرت لای کۆمەڵی کەسی دوای و کۆمەڵی قەڵەم بەدەست و خەڵکی جەماوەڕ و کۆمەڵ ماوەتەوە ئەمەکە سووک سەیری زمانەکە دەکرێت و وا دەزانن زمانی کوردی زمانی 20 ساڵ پێش من دوو ناچم ئاسن با سەردەمی ئەمین زەکی بەکیش نەڵێن دقیقا من دەبینمە ساڵی 2001 کاتێک کتێبێکی کۆمەڵناسی کۆمەڵی مامۆستای زانکۆی سەلاحەدین لە فارسی و کردیانە کوردی داونگۆی دایەوە بە هەفتەیەک ناو بازاڕان نەماوە دقیقا وتارێکە ئەو کار لەسەر نووسیا بووە ئەمە کۆمەڵناسیش بە زمانی کوردی دەنووسێ سەردێری وتارەکە ئەبە بوو ئەمە نیشانەی جۆرێک لە سەرسوورمانە لای خۆشکەوتنیشە لا ئەو نووسەرە بەڵام ئێستا ڕۆژانە دەیان کتێب ساڵانە 50 و سەدان کتێبی کۆمەڵناسی و فکری و فەلسەفی وەرئەگەڕێت و کەسیش تووشی سەرسوورمان نابێت هەر لە 2001ەوە تا ئێستا لە 20 ساڵە ئەم گۆڕانکاریە زەقە بەرچاوە دەبینی ئیتر پێویستی زۆر باشە بیبراوردی کاک عەبدوڵڵا بێنە سەر ڕاگەیانەکان بزانین ڕۆڵیان چۆنە لە زمانی کوردیە ئایا ڕۆڵیان شێواندنی زمانی کوردیە یان جوانکردنی زمانی کوردیە یان باشترکردنی زمانی کوردیە بە ئەوە بڵێن ڕاگەیانەکان ئەگەر بڵێن دوو چ هەبێ جیاکەینەوە ئەبێ ئەرکیان چییە و چیان کردووە لە هەندێک قۆناغا ئەم دوو بابەتە ئەرکیان چیەوە چیان کردووە نزیک بوونەتەوە بە یەکتری نزیک بوونەتەوە بە یەکتری لە بواری زمان پاراویونەوە تۆ کۆمەڵی قۆناغ کۆمەڵی ڕۆژنامەی کوردستانی حزبی دموکرات کوردستانیران یەکێک لەو ڕۆژنامانە بۆ کە لە قۆناغێکە بەڕاستی بۆ زمان پاراو بوو کوردستانی نوێ لە قۆناغێکە کە کۆمەڵە کەس کاریان کردکە بەڕاستی زمان پاراوە بوو بەڵام لە هەندی قۆناغا ڕاگەیاندن دقیقەن کەوتووەتە لێدان لە زمانی کوردی شێواندنی زمانی کوردی شێواندنی زمانی کوردی تێکدان و بەکارهێنانی کۆمەڵی وشەکە ئەسەن لە جێگای خۆیان نییە و بردننێ و مشکی تاکی کوردەوە تێکدانی ڕێزمانی کوردی بەتایبەت ئەو فلیمانێک کە دوبلاژیان کردووەتەوە هەمووی بەعنقەس تێکدەرانە بوون بۆ شێواندنی کارم بە ناوەڕۆک فقط بەحسی زمان دەکەم بەڵێ بەڕاستی هیچ کامێکی تعبیر وێنە و ڕاستە سازیەکەی کامەڵ نەبووە ئەمە یەک دوو
کۆمەڵی وشە بەکاردێن من نایشارمەوە ئیسامی لێرە ئاماژە بم بە کۆمەڵێ ناوەند دی ڕاگەیاندن بەرزەقەکە ناو بێنم یانە دەستگای ڕاگەیاندنت هەیە وشەی کاژێر لە جیاتی دەمژمێر یا سەعات بەکاردێنێ کاژێر مەبەستە بەکارێنێ لە بری دەمژمێر بەڵێ کاژێر لە فەرەنگی ئەمبانەوەبەرنا بەواتای ڕەحەت بوونە بەڕاوتا ڕەحەتبوونی پیاوە لە کاتی کارێکی جنسیە بەڵێ باشە ئەم دوێنە ئەم تێکەڵیەکان وە دێن بارگرانی خەنە سەر وشەیەکی تر لە کاتێکا تۆ ئەو دەستگا ڕاحەت دەتوانێت دەم و دەمژمێری کرمانجیەکە بەکاربێنێ و هەمووش لێ تێئەکە ڕاست بەڵام دێت باشتری زیاتر خزمەتی شەبە و با بڵێن کرمانج بەڵام دێ وشەیەک بەکاردێنێت و دوایش کە پێیان دەڵێت کاکە ئەم وشەتان غەڵەتە ئەم وشەتان غەڵەتە زۆر جواوێری هەبووە جوایان خەڵکیان داوەتەوە زۆر بە ئەدەبی خۆیانەوە نمونەیە تر سایتی NRT و تەلەڤیزیۆنی NRT لە عەرەبیە و عەرەبیش نا ئەسڵەن ئاخر لە جیای بنووسێت سەرچاوەیەک لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە خەبەرە لە عەرەبیە و تەرجمە نەکرا ئەو نووسێت چاوک یانە مەستەر لە زمانی عەرەبیە تەنها لە بەرابەر بواری ڕێزمانیەوە بەس ئەمەش دیسان لە هەم لە ڕێزمان و هەم لە زمانەکەیشەوە شێوان هەموویش تێکداوە ئەمە لەلایەک لەبری پێشکەشکردن ئەفم کە قەت ئەم کردی کاگە بوڵە کەناڵی کەش هەیە لە بری پێشکەشکردن پێش کێشکردنە نووسێ یەخەیەگرن ڕای کێشن نابەجددی هەبەجددی مناڵم یەخەیەگرێەوەی خۆ کابرای بەخواسی خۆی ناتوە بۆ بەرنامەکە و یەقی خەڵکی ڕێگە واتایە کە تۆ ڵیت بە شوێن خۆیان ڕایە کێشێ دروستە شوێنی تریان دەستگای ڕاگەانێت تۆ بڕۆ 2 ساڵ 3 ساڵ سەیری سایتی ئاوێنە بکە وە سایتی ئاخر ژمارەکانی ڕۆژنامە ئاوێنە بکە ئەسەن ئەلفوبێی زمانی کوردی لەو سایت و ڕۆژنامە نەبووە بۆ دەیکان بۆ وا دەکرێت لە چه پرۆسێک ئامانە خەریکن کارەکانی کی بەرپرسە لیان پرسێتەوە ئەڵڵاه ئەعلەم بەڵام واقعیەتەوەیە لێران من ئەوەی وەکو ئینسانێک پێیان دەڵم ئەو ناوەندانە خزمەتی زمانی کوردی ناکەن ئیتر ئەو بەردەلانی کەم نەدەن لەسن با من جارێ ئەم پرسیارە لێرە بکەم ئەسڵەن ئەرکی کۆڕی زمانەوانی کورد و لیژنەی ئەکادیمیای زمانی کوردی چییە؟ ئەوەی کە تا ئێستا گردویانە تاشینی کۆمەڵی پۆست و جێگری وەزیر و وەزیرات و لە پلێ وەزیر و ئەبوو کۆمەڵی خەڵک بووە بەڵام ئەبوو کە چی بووایەتن فقط مەبەستم پۆز نییە مەبەستم زمانە ئزندا بەڵام ئەوەی کە تا ئێستا کردویانە تاشینی کۆمەڵی پۆست بووە بۆ کۆمەڵی کەس کە هیچیان نەکردووە ئەمە واقعیەتەکە بەڵام ئەبوو چیان بکردایێت ئەبوو ئەوان ئێستا ناوەندێک بووایەتن سەرپەرشتی پاراستنی زمانی کوردیان کردایە ئەبوو ئەوان ئێستا وەکو کەنەدا پلیسی زمانی کوردیان دروست کردای بۆ ئەوەیە هەڵەکانیان ڕاست کردێتەوە ئەبوو ئەوان ئێستا توانای ئەویان هەبوایت لە هەموو بوارە زانستیەکان زاراوە پێویستەکان دابڕژنەوە کە بەداخەوە لە ئاکادمیای کوردستان ڕاشقاوانە دەڵم جیا لە کۆمەڵێ زمانزان نەبێ هیچ بواری پسپۆڕێکی تر لەوێ نین و هیچ شارەزاییکیشان لە زمانەکانی تر نیە جیا لە گەڕ ڕێزمدا دکتۆر نووری تاڵبانی لەوێ بوو کە یاسای دەزانی نە کەسێکی شارەزای زمان و دەرووناسی تێدایە نە کەسێکی شارەزای فەلسەفە و زمانی تایە نە کەسێکی شارەزای کۆمەڵناسی تێدایەکە زاراوە زمانەوانی کەوایە ئەتوانە بڵێم تەنها شوێنێکە بۆ شتغاڵی کۆمەڵی کەس و دروستکردنی پلە بۆ کۆمەڵی کەس و تا ئێستا کاکە ناوەندی ئاکادمیا ئەبێ دانیشێت زاراوەکان دابڕێژێتەوە ڕاست زاراوە دروست بکەن چی شتێک لە بەژەوەندی زمانەکەی خۆیان ئەوە بوونەتە دەستگای چاپ و بڵاوکردنەوە ئەنی کاریان فقط بڵاوکردنەوە کۆمەڵە کتێب چاپەکەن و تەواوخوانێ بڵێ ئەخر ئایا و کتێبانەش وەکو پێویستن نەنا کابرای گەشتیارێک لە فەڕەنسا و هاتووە بۆ ئێرە یا لە فڵان شوێنەوە هاتووە بۆ ئێرە تەرجمان کردوێتە ئەوان چاپەکەن یا فڵان کەسێک بە هەمەتی خۆی فەرهەنگی ئەخر لەگەڵ ڕێزمدا کابرا دایشە فەرهەنگێکی 600 لاپڕەی نووسیوە چاپیان کرد بۆی یا دەیکەن بۆی بەڵام من دەزانم عەباسی جەلیلیان فەرهەنگێکی نووسی 65,000 لاپەڕەیە سێ زمانە هەموو زارا و کوردیەکانی تێدا ئاکادیمیا خۆی نەکردە خاوەنی بوو
کاتی ئەوانە ئەو کاریش زۆر باشە کاک عەبدوڵڵا من کاتی بەرنامەکەم بەرەو تەواوبوونەوە پێم خۆشە ئەمە بکەم بە دوایین پرسیار و بپرسم لە بەڕێستان وەکو شارەزایەکی زمان ئایا لەسەر تابلۆی ناو بازار و شوێنە گشتیەکان ئیتر شەقامەکانە هەر شوێنێک بێ هەموو زمانێکە بینیت بە عەرەبیەوە بە تورکیەوە بە فارسیەوە بە ئینگلیزیەوە فقط یان بەتەنها زمانی کوردی نابینیت ئەمە هۆکاری چییە؟ هۆکارەکەی زۆر سادەیە هەر کات حکوومەتی هەرێم توانی تابلی سەر مەکتەبەکان و قوتابخانەکان و فەرمانگەکانی خۆی بە کوردی بنووسی و ڕێزمانەکە عەرەبی نەبێ ئەتوانێت گیردا بە کابرا بازرگان بڵێ نەکەت ئینگلیسیەکەت لا بەرە باوکە ینی ئەو کاتە توانرێت چارە بەڵێ جارە خۆی حکوومەت کە ئەرکی ئەوەیە کۆنتڕۆلی ئەم بابەتانە بکە و ئەو چوارڕێت زۆرترین شەی بیانی بێتە ناوەوە و ئەرکی حکوومەتە کەمانە بالە قاڵب ڕێکی خا بەڵام حکوومەت خۆی مەکتەبەکانی لە قوڕایە یەکدانە تابلۆ لە هەرمی کوردستان نبینی بە کوردی نووسرابێ وشە کوردیە هەڵە تێنەگەن وشە کوردیە ڕێزمانی تابلۆی مەکتەبەکان کوردی نییە با بڕۆ تابلۆی مەکتەبەکانی خۆی چاکە منیش فێرە بە لێ ئەو نەوەیە چی بڵێ کە لە ژێردەستی ئەوانەیە پێ بۆ نمونە ئەو مامۆسایانە پێگەیوە کە تا سێش قوتعی قوتابخانەیە یان تابلۆی قوتابخانەیەکیان پێ ڕاست نەکراوەتەوە ئەوەوەی تر پرسێ خۆی گێڕێ هیچ فێر نابێ کارەساتە بەڕاستی مەوت پێڵم ئەو نەوەیە بە پرسێ خۆی گێڕێ ڕاگەیاندەکەت وا کارەکە لەسەر زمانی کوردی سیستمی پەروەردەت وا کارەکە ناوەندی ئاکاتیمیەت وا کارەکە ڕەنگە بڵێ وازی نووسین و وەرگێڕانیش لەوان باشن میگە بەتەکیت باشە نخبەیەکانیش ڕاست ئەو نەوەی کە ئەبێت لە دوای ئێمە بێت پێشەوەی بێت خەمی زمانی بێ با بڕات پرسی ئەو زمانی خۆی زۆر باشە کاک عەبدوڵڵا خۆشحاڵ بووین کە ئامادەی بەرنامەی خەرمان بێت سپاس بەو دەرفەتەی کە بە ئێمە بەخشی سپاس بەڵە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە و تا بەرنامەیەکتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ